السلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. قيشتي نبابتي نبرو همزي وصل قطع كدرسي حفظ هما دواي صفات حروف بابتي أو جارمان نبرة كنبر حالتك لهندك شويني تايبدا روددا کە نەبر بە مانای دەنگ هەڵێنان و دەنگ بەرزکردنەوە دێ کاتێک دەگەیە کۆمەڵێک شوێنی دیاریکراوە کە ئەو شوێنانەی نەبریان تێدا دەکرێت نەبر بە معنای ئەوەی کە گەیشتە جێگایەکەی دەنگت لەگەڵ پیتەکە یا لەگەڵ حاڵەتەکە بەرز دەکەیەوە و خێرا بەسەریدا تێدەپەڕی کە لەگەڵ قەلقەلەی جیاوازیەکەی ئەوەیە لە قەلقەلەیدا دەنگمان هەڵدەهێنا تۆزێک دەگەڕایەوە بەڵام لە نەبردا دەنگت بەرز دەکەیەوە و ناگەڕێەوە تەشبیهات نەبێ وەکو ئەوی وایە بە شوێنێکدا بڕۆی کاتێک دەگەیە شتێکی بەرز بازێک بدەی بەسەریدا وەکو بەنمونە لە وەلەضالینیدا کاتێک کە مەددە شەش حەرەکەی یەکەی دەکەی دەڵێی وەلەضال کاتێک دەگەیە لامەکەی دەنگت لەگەڵی هەڵدێنی ئەو دەنگ هەڵێنانە ئەو دەنگ بەرزکردنەوەیە ئەو هاوارکردنە پێی دەگوترێ نەبر کە نەبر لە چەند شوێنێکدا دروست دەبێت یەکەمیان ئەوەیە کە کاتێک لەسەر پیتێکی مشەدەد پیتی مشەدەد کاتێک لەسەری دەوەستین بە نەبر لەسەری دەوەستین وەکو مستەقەڕون ڕا لە کۆتایی وشەیدایە شەدەی هەیە مستەقەڕون بەڵام کاتێک دەوەستی دەڵێ چی مستەقەڕ مستەقەڕ بۆچی بۆی شەدەکە نەفەوتێ یان وەبەثە شەدەیە دەڵێ وەبەث دەنگ لەگەڵی هەڵدێنی بۆچی بۆ ئەوەی شەدەکە نەفەوتێت چونکە شەدە پیتە لە کاتی وەستانیشدا شەدە نابێلاچێ بۆیە قاعیدەی یەکەم یاسای یەکەم بۆ نەبر ئەوەیە هەر پیتێکی مشەدەد لەسەری وەستاین بە نەبر لەسەری دەوەستین یعنی لەگەڵ شەدەکەیدا دەنگمان هەڵدێنین دەنگمان بەرز دەکەینەوە بۆ ئەوەی شەدەکە بە جوانی دەرچێ تەنها طبعاً ئەو پیتانەی کە لەسەریان دەوەستین و نەبریان تێدا دروست نابێ قەلقەلەیە قوتبجەت طبعاً ئەوانە شەدەشیان هەبێ بژوەستین نەبریان تێدا نییە بۆ چونکە قەلقەلەن ئەگەر قەلقەلەی بکەی نەبرت پێ ناکرێ و هەروەها میم و نونی مشەدەد کاتێک کە لەسەریان دەوەستین بە نەرمی بەبێ دەنگ هەڵێنان مینگیان بۆ دەکەین غەیری ئەوانە میم و نونی مشەدەد نا ئەوانە نەبریان تێدا نییە بە هیچ شێوەیەکی لە هیچ حاڵەتێکدا بوەستی لەسەریان یان نەوەستی و هەروەها پیتەکانی قەلقەلەش قوتب جەت کاتێک دەوەستی ئەگەر شەدەشیان هەبێ نەبریان تێدا ڕوونادا هەر پیتێکی دیکەی مشەدەد لەسەری وەستاین نەبری تێدا دەکەین ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم واو یائی مشەدەد واو یائی مشەدەد کاتێک کە دەیخوێنینەوە لە ناوەڕاستی کەلیمەیدا بێ یا لە کۆتایی کەلیمەیدا بێ دەبێت بە نەبر بێڵێن وەکو لە فاتحایدا ئییاکە ناکرێ بڵێ ئییاکە یان زۆر بۆستی ئییاکە دەنگت بەرز دەکەیەوە و دەڕۆی یان عەدوون ئەلقووە واو یائی مشەدەدش بە هەمان شێوە کاتێک دەکەونە ناوەڕاستی وشە یا دەکەونە کۆتایی وشە بوەستین لەسەری یان نەوەستین مادام شەدەیان هەیە دەبێ نەبریان لەگەڵ بکەین ئەو نەبرە بۆ چییە بۆ ئەوەیە کە تەبەن واو یا هەردووکیان سیفەتی نەرمیان هەیە ئەو سیفەتی نەرمیە ئەوەندە زاڵە بەسەریاندا ئەگەر دەنگت زیاتر لە پیتەکانی دیکە هەڵ نەهێنی بەرز نەکەیەوە شەدەکە دەرناچێت تەبەن لەگەڵ نەبرەکەشدا شەدەکە هەر جوان دەرناچێت ئەنەبیجینە یان حوییتم یا ئییاکە یا ئەلقووە عەدوون هەر واو یائێکی مشەدەد خاڵی سێهەم هەر کاتێک بە دوای پیتە مەدەکاندا پیتێکی مشەدەد هات یعنی مەدی لازمی کەلیمی مثەقەل و هەروەها مەدی لازمی حرفی مثەقەل کە لەگەڵ دوای خۆی تێکەڵکێش دەکرێت و شەدەی بۆ دروست دەبێ پێویستە بە نەبر بچینە سەر شەدەکەی هەر کاتێک بە دوای پیتە مەدەکەیدا پیتێکی مشەدەد هات وەکو وەلەضالین یا دابە یان لەوەی سەرەتای سوورەتەکان
ئەلیف لام میم لە لامی ڕا کە دەچێت سەر میمی لەبەرەوەی شەددە دروست دەبێت نەبری تێدا بکەین. خاڵی چوارەم هەر کاتێک لەسەر هەمزە وەستاین بەمەرجێک پێش خۆی حرفی مەد بێ یان حرفی لین بێ. هەر هەمزەیەک کەوتە کۆتایی وشە لەسەری وەستاین کردمان بە سکون ئەگەر پێش خۆی حرفی مەد بوو واو بوو یان یا بوو دەبێت بە نەبر لەسەر هەمزەکەی بوەستین کە نەبرەی هەمزی یان نەبرەی هەمزەی لەکوێدایە لە قورگتدایە. سو سو شەی طبعا لەناو قورگتدا دەنگەکەی دەبڕی نەک بڵێ شەی ئەوە نا شەی سو. ئەوەش خاڵی چوارەم. خاڵی پێنجەم چەند وشەیەکمان هەنا یاساکەی ئەوەیە ئەلفی مثەنا واوی جەمع کاتێک دەخرێتە سەر دوای خۆی بەڵام لە هەموو قورئانەدا تەنها لە چوار کەلیمەیدا ئەو حاڵەتە دروست دەبێت. یەکێکیان لە سوورەتی ئاعرافدایە کاتێک خوای گەورە باسی ئادەم و حەوای دەکات دەفەرمێت فەلەمما ذاق الشەجەرەة ذاق کە دەچێت سەر شینەکەی دەنگت بەرز دەکەیەوە. دووهەمیان لە سوورەتی یوسفدایە دەفەرمێت واستبق الباب لەگەڵ لامەکەی دەنگت هەڵدێنی. سێم وشە لە سوورەتی ئەننەملدایە وقال الحەمد لله. وشەی چوارەم لە سوورەی ممتەحینەیە یا تەحریمدایە کە دەفەرمێت وصالح کە دەچێت سەر لامەکەی بە نەبر دەچی وصالح المؤمنین ئەوە نەبر. طبعا بابەتی دووهەم دەرسی ئەو جارەبان هەمزەیە کە دوو هەمزەمان هەیە لە قورئانەدا. یەکێکیان پێی دەگوترێ هەمزەی قەطع یەکێکیان پێی دەگوترێ هەمزەی وەصڵ. هەمزەی قەطع هەمزەی وەصڵ. هەمزەی قەطع طبعا ئەو هەمزەیە کە لە قورئاندا طبعا فەتحە و کەسرە و ضەممەی بۆ کراون لە هەموو حاڵەتێکیشدا دەخوێندرێنەوە بە هیچ شێوەیەکی مەجالی لاچوونیان نییە. هەمزەی وەصڵ ئەو هەمزانن لە ئەوەلی کەلیمەیدا جاری وا هەیە دێت فەتحەی هەیە یا لە ناوەڕاستی کەلیمەیدا دێ یا لە سەرەتایدا دێ یا لە کۆتاییدا دێ کەواتە هەر هەمزەیەک لە قورئاندا حرەکەی هەبوو پێی دەڵێن هەمزەی قەطع لە هەموو حاڵەتێکیشدا هەمزەی قەطع دەخوێندرێتەوە هیچ کات لا ناچێت. ئەی هەمزەی وەصڵ چییە؟ هەمزەی وەصڵ ئەو هەمزەیە کە دەکەوێتە سەرەتای ئەو کەلیمانەی ئەو وشانەی کە لە زمانی عارەبیدا پیتی یەکەم یان سکوونە بەڵام لە پێش سکوونەکەی هەمزە دانراوە بۆچی؟ بۆ ئەوەی بتوانین ئەو کەلیمەی کە سکوونی هەیە پیتی یەکەمی سکوونە بە ئاسانی بخوێنینەوە. کەواتە پێناسەی هەمزەی وەصڵ لە قورئانەدا ئەوەیە دەڵێن هەمزەیەکە دەکەوێتە سەرەتای وشەکانەوە. ئەگەر وشەکە سەرەتای دەستپێکردن بوو لەوێ ڕادەستمان پێکرد هەمیشە هەمزە وەصڵەکەی دەخوێنینەوە. بەڵام کاتێک طبعا کەلیمەیەک دەکەوێتە پێش هەمزە وەصڵەکەی یان حرفێک دەکەوێتە پێش هەمزە وەصڵەکەی هەمزە وەصڵەکە ناخوێندرێتەوە. بە نمونە ئاەتی وامان هەیە وشەی یەکەمی ئاوا نووسراوە هەمزەیەک نووسراوە سادێکی لاری لەسەرە طبعا نە فەتحەی بۆ کراوە نە کەسرە نە ضەممە بەڵام لەبەرەوەی سەرەتای کەلیمەیە دەبڵێ ئونظور بەڵام یەک واوی لە پێش بایە بەنمو یەک واو یەک فائی لە پێش بایە یەک کەلیمەی لە پێش بایە دەمانگوت وەنظور فەنظور قال انظور ئەو کاتە هەمزەکەمان لا دەدا. کەواتە ئەو هەمزانەی لە سەرەتای کەلیمەکاندا دێن بەڵام حرەکەیان بۆ نەکراوە لە قورئانەکاندا سادێکی لاریان لەسەر نووسراوە پێیان دەگوترێ هەمزەی وەصڵ. چۆن ئەو هەمزە وەصڵەی بخوێنینەوە؟ یاسای خوێندنەوەی هەمزەی وەصڵ چییە؟ کۆمەڵی قاعیدەی هەیە طبعا سێ جۆر خوێندنەوەی هەیە. هێندێک جار هەمزەکە بە ضەممە دەخوێندرێتەوە هێندێک جار هەمزەکە بە کەسرە دەخوێندرێتەوە بە زۆری کەسرەن هێندێک جار هەمزەکە بە فەتحە دەخوێندرێتەوە. با لە ضەممەی ڕادەست پێ بکەین چ کاتێک هەمزەی وەصڵ لە سەرەتای کەلیمەکاندا کە دەیخوێنینەوە یا کە خوێندمانەوە بە ضەممە دەیخوێنینەوە ئەگەر پیتی سێهەمی ضەممە چ کاتێکە ئەو کاتەی پیتی سێهەمی وشەکە
دوو پیتی سێهم ئەگەر ضەممەی هەبوو ضەممەکەشی ئەسڵی بوو هەمزە وەسڵەکەی دەکەیە ضەممە بەبێەوەی لێی نووسرابێ ئورکوض ئونظر ئورکوض ئونظر هەر کاتێک پیتی سێهم لە هەمزەکەی ڕا هەمزەکەی بژمێرە یەک حساب نییە هەمزەکەی حسابە یەک دوو سێهەمەکە ضەممە بوو ضەممەکەش ئەسڵی بوو چۆن دەزانی ئەسڵیە ئەگەر لە دوای خۆی واو نەهات بوو بزانە ضەممەکە ئەسڵیە دەبێ هەمزە وەسڵەکەی بکەین بە ضەممە ئەوە یەک دووهەم کەسرە چ کاتێک هەمزەی وەسڵ بە کەسرە دەخوێندرێتەوە تەمەن لە چەند حاڵەتێکدا ئەگەر پیتی سێهەمی وشەکە فەتحە بێ پیتی سێهەمی وشەکە فەتحە بێت تەمەن هەیە وا دەزانێت ئەگەر پیتی سێهەمی فەتحە بوو هەمزەکەش دەبێتە فەتحە نا پیتی سێهەمی فەتحە بوو هەمزەکە دەبێتە کەسرەیەک کە نەنووسراوە بەڵام بۆ خۆت دەبێ لە خوێندنەوەدا بنووسی ئیستەغفیر ئیستا ئەها لەبەرەوەی تاءەکە پیتی سێهەمە هەمزەکە یەکەمە ئیس سینەکە دووهەمە تایەکە سێهەمە و فەتحەیە هەمزەکەی دەکەینە کەسرە خاڵی دووهەم هەر کاتێک پیتی سێهەمی وشەکە کەسرە بوو ئیصبیر هەمزەکە سادەکە دووهەم باەکە سێهەمە و کەسرەیە هەمزەکەش دەبێتە کەسرە ئیصبیر خاڵی سێهەم ئەگەر پیتی سێهەمی وشەکە ضەممە بوو بەڵام ضەممەکە ئەسڵی نەبوو هەر کاتێک پیتی سێهەمی وشەکە ضەممە بوو بەڵام ضەممەکە ئەسڵی نەبوو بەنمونە ئێرە ئیبنو پیتی سێهەمی نونە ضەممەی لەسەرە بەڵام ضەممەکە ئەسڵی نییە چۆن دەزانم ضەممەکە ئەسڵی نییە طبعا بە شێوەی عیلمی بە شێوەی زانستی ئەوەیە فعلەکەی ئەو فعلەی هەمزی لە پێشە عادەتەن ئەمرە بیکەوە بە مضارعەکەی بکەوە بە ماڵی ئەگەر لە ماڵی و مضارعەکەیدا ضەممەکە نەما ئیبن و ماڵیەکەی بەنایە هیچ ضەممەیەکی تێدا نییە یەبنی مضارعەکەی یەبنیە هیچ ضەممەیەکی تێدا نییە لە ئەمرەکەیدا ضەممە دانراوە ضەممەکەش لەبەر خاتری واوەکەی دانراوە بە تعبیرێکی ئاسانتر هەر ضەممەیەک دوای خۆی واو بوو بە زۆری طبعاً 100% نا هەندێک ضەممەمان هەن دوای خۆیان واویشە بەڵام ئەسڵین بەڵام بە زۆری لە قورئاندا ئەگەر ضەممە پیتی سێهەمی ضەممە بوو دوای ضەممەکەی واو بوو بزانە ضەممەکە ئەسڵی نییە کاتێک کە هەمزەکەت خوێندەوە هەمزەکەی بە کەسرە دەخوێندیەوە ئیبن و ئیمشو هەموو ئەوانە پیتی سێهەمیشیان ضەممەیە بەڵام لەبەرەوەی ضەممەکە ئەسڵی نین هەر بە کەسرە دەخوێندرێنەوە خاڵی چوارەم لەوانەی کە بە کەسرە دەخوێندرێنەوە حەود وشەمان هەنا لە قورئاندا حسابی پیتی سێهەم ناکەی پیتی سێهەمیان هەر حرەکەیەکیان هەبێ هەر بە فەتحە بە کەسرە دەیان خوێنینەوە وەکو ئیبن ئیبنەت ئیثنان ئیثنەتان ئیمرەئەت ئیسم ئیبن ئیبنەت ئیثنان ئیثنەتان ئیمرەئەت وشەی ئیسم لە هەر جێگایەکی قورئاندا بینیتن پیتی سێهەمی هەر حرەکەیەک بێ سەیری حرەکەکەی ناکەی هەمزە وەسڵەکەی دەکەیە کەسرە ئەوەش کەسرە خاڵی ئاخیرەم چ کاتێک بە فەتحە دەخوێندرێتەوە چ کاتێک هەمزە وەسڵەکە دەکرێتە فەتحە تەنها لەگەڵ لامی شەمسی قەمەری ئیسمی لامی ئیسمی لامی شەمسی لامی قەمەری لەگەڵیدا هەمزەیەک هەیە ئەو هەمزەیە کە لەگەڵ لامی شەمسی و قەمەری و ئیسمیدا دەنووسرێ هەر کاتێک بیخوێنیەوە هەمزەکەی دەبێ بە فەتحە بخوێنیەوە هیچ کاتێک هەمزەکە نابێتە کەسرە نابێتە ضەممەش پیتی سێهەمی هەرچیەک بێ علاقەت نییە الشەمس القەمەر اللەیل الضحى التي لە هەر جێگایەک هەمزەی وەسڵ لەگەڵ لامی ئیسمی شەمسی قەمەریدا بەکار هات هەمزەکە بە فەتحە دەخوێندرێتەوە کەواتە هەمزەی وەسڵ یا بە ضەممە دەیخوێنینەوە زۆر ئاسانە ئەگەر پیتی سێهەمی ضەممەی ئەسڵی بوو بە کەسرە دەیخوێنینەوە لە زۆربەی حاڵەتەکاندا پیتی سێهەمی فەتحە بێ هەر دەبێتە کەسرە کەسرە بێ هەر دەبێتە کەسرە ضەممە بێت و ئەسڵی نەبێ واوی لە دوا بێ هەمزەکە هەر دەبێتە کەسرە لەو حەود وشانەشدا ئیبن و ئیبنەت و ئیثنان و ئیثنەتان و ئیسم و ئیمرە و ئیمرەئەتش هەموو کاتێک پیتی سێهەمی هەر حرەکەیەک بێ هەمزە وەسڵەکە بە کەسرە دەخوێندرێتەوە و هەروەها لەگەڵ لامی شەمسی و قەمەری و ئیسمیشدا هەمیشە فەتحەیە کەواتە هەمزەی وەسڵ یا ضەممەیە یا کەسرەیە یا فەتحەیە کە یەک تێبینیمان ماوە طبعاً
کە ضرورە بیزانین ئەویش ئەوەیە کاتێک هەمزەی وەصل بە دوای خۆیدا هەمزەی قەتع دێ هەمزەی قەتعی ساکن ئەو کەلیمەیە زۆر دووبارە دەبێتەوە لە قورئانێ هەر کاتێک هەمزەیەکی وەصل ئەوەی سەر و ژێری بۆ نەکراون دوای خۆی هەمزەیەکی قەتع بوو کە سکوونی لەسەر کرابوو ئەگەر هەمزەیەکی وەصل دوای خۆی هەمزەیەکی قەتع هات کە سکوونی هەیە قاعیدەکە چۆنە یاسایەکە چۆنە یاسایەکەی ئاوایە ئەگەر تەڵەن پێش هەمزە وەصلەکەی لەگەڵ هەمزە قەتعەکەی لێک دەین هەمزە وەصلەکە ناخوێنرێتەوە ئێستا ئەگەر ئێرە قالەی لێبێ ئێرەش ئوتوو بێ دەڵێ قالەتونی قالەتونی مشکلە نییە تەمان ئەو کاتی بەس هەمزە قەتعەکە دەخوێنرێتەوە هەمزە وەصلەکە لا دەچێ بەڵام لە هەر حاڵەتێکدا هەمزەی وەصل کەوتە پێش هەمزەیەکی قەتع کە سکوونی هەیە ئەگەر هەمزە وەصلەکەت خوێندەوە ئەوە قاعیدەیە ئەگەر هەمزە وەصلەکەت بە کەسرە خوێندەوە بەپێی ئەو یاسانەی خوێندوتن چ دەکەین هەمزە قەتعەکەی دەکەینە حرفی مەد و دەیکەین بەیە دەبێتە ئی ئەگەر هەمزە وەصلەکە ببێتە کەسرە لێرە دەبێتە کەسرە بۆ چونکە پیتی سێهەم بەڵێ ضەمەیە بەڵام ضەمەکە ئەسڵی نییە ئی ناڵێ ئیئتو خەڵک وا دەیخوێنێتەوە غەڵەتە ئیئتونا دەبێتە ئیتو ڕێک ئەگەر هەمزە وەصلەکەت بە کەسرە خوێندەوە هەمزە قەتعەکەی کە سکوونی لەسەرە دەیکەی بەیە ئەگەر هەمزە وەصلەکەمان کرد بە ضەمەمان خوێندەوە وەکو ئەوەی کە تەنها لە سوورەتی بەقەرەدا ئەمانە الذي اؤتمن الذي طبعا ئەگەر الذي لەگەڵ لێک دەین هیچ مشکلەمان نییە بەس کاتێک الذیەکە لا دەچێ هەمزەکە دەکەوێتە ئەوەلی هەمزە وەصلەکە کە کەوتە ئەوەلی ناساری بخوێنیەوە بە ضەمە دەیخوێنیەوە کە بە ضەمەت خوێندەوە هەمزە قەتعەکەی دەکەی بە واو دەبێتە ئوتمینە کەواتە هەمزەی ئەوە قاعیدەکەیە هەر کاتێک بە دوای هەمزەی وەصلدا هەمزەی قەتع هات ئەگەر هەمزە قەتعەکە ساکین بوو سکوونی لەسەر بوو ئەگەر هەمزە وەصلەکە بوو بە کەسرە قەتعەکەی دەگۆڕین بەیە بۆ خۆت دەبێ بیگۆڕی لە قورئانێدا نەگۆڕدراوە بەنووسین هەمزەیە بەڵام لە گوتندا دەبێتە یا ئی ئەگەر هەمزە وەصلەکەمان کردە ضەمە ئەوەی دووهەم دەکەین بە واو دەبێتە ئوو کە هەر بۆ تێبینیش تەبەن تەنها لە سوورەتی بەقەرەدا دەبێتە ئوتمینە لە هەر شوێنێکی دیکە هەمزەی وەصل چوویە سەر هەمزەی قەتعی ساکن هەمزە وەصلەکە دەبێتە کەسرە قەتعەکە دەبێتە یا تەنها ئەگەر سوورەتی ئەلئینشقاق تەماشاکەن بیخوێنینەوە و لەگەڵیدا دقەتی حاڵەتە تەجویدیەکان بدەین و کۆتایی دەرسەکەیە دەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم إذا السماء انشقت وأذنت لربها وحقت وإذا الأرض مدت وألقت ما فيها وتخلت وأذنت لربها وحقت وألقت ما فيها وتخلت وأذنت لربها وحقت يا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا فملاقيه فأما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا وينقلب إلى أو همزانة فتحي لسرة وهمزي قطعا ئەوانەی کە مەدی واجبی متصیل و جائزی منفصیل و سیلەی دروست دەکەن هەمویان هەمزەی قەتعن وينقلب إلى أهله مسرورا وأما من أوتي كتابه وراء ظهره فسوف يدعو ثبورا ويصلى سعيرا إنه كان في أهله مسرورا إنه ظن أن لن يحور بلى إن ربه كان به بصيرا فلا أقسم بالشفق والليل وما وسق والقمر إذا اتسق والقمر واوكي لا بيد القمر إذا اتسق إذا لقلنا به طلع
اتسق لبربيتي سهم فتحيا لتركبن طبقا عن طبق فما لهم لا يؤمنون وإذا قرئ وأنا هميان همزي قطعا وإذا قرئ عليهم القرآن لبروي لقال لا مدايا بيتي سهم تماشاناكي القرآن لا يسجدون بل الذين ليرج بلكي لا بيت الذين كفروا يكذبون والله أعلم بما يوعون فبشرهم بعذاب أليم إلا الذين آمنوا وعملوا الصالحات لهم أجر غير ممنون صلى الله عليه وسلم محمد وعلى آله وصحبه أجمعين.